دبیست چلیا 2018 دا دولتا ترکیه دا گرکر به همو تکنیکا خواه یا پیشکتی ایریشی باجار عفرین و گندواری وکر به هزکا هوایی یا گران و دبجایی دا بریا کومن چتا ین سوری ایریشی که هوانه پیکانین. دولتا ترک بکین و دجمناتی خواه لدجی گل عفرینه به گوجودایی تیخ ناوا زاروک جن کال پیر نخوشان همو گل کرا ارمانج. دوی شریده به ارمانجا والاکرنا گندو جینگه عفرینه به بالافران زوی چیا دارستان شونوار و مالین سویلان تومباران کرن. ئێمە لەبەرەی پشتیوانی عفرین بەردەوامین لە ئیدانەکردنی و ڕەتکردنەوەی داگیرکردنی عفرین داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و هاوپەیمانی نێودەوڵەتیەکان بۆ ڕووبەڕبوونەوەی داعش بەپەلە فشارەکانیان بخەنە سەر دەوڵەتی تورکیا و ناچار بە پاشەکشەیان پێ بکەن و شارەکەش ڕادەستی هاوڵاتیان بکەنەوە دوای ئاساییکردنەوەی دۆخی شارەکە کار بکەن بۆ گەڕانەوەی ئەو سەدان هەزار هاوڵاتیەی کە بەهۆی داگیرکەریەوە لە کەمپەکانی شەهبا ئاوارن.